دابا هەمووی ئەوەی لە داهاتووتان ڕاستەکەمە تەواو ئێمە سوپاسان دەکەین دووبارە سوپاسی ئەوانە دەکەن کە هاتوون بەخێر بێن. هاوڕێیان من بەسەمەوێت تەوزیحێک بم لەبەرەوەی ئێمە نەهاتوین بۆ ئەوەی ئەم مانگرتوان واز لە مانگرتنەکان بێنن. ئێمە دەستخۆشی لە ئازایەتی و بوێری و بەردەوامیانەکەین و پێمان وایە ئەم کاری ئەوانیکەن کارێکی زۆر ئازا و جەریئانەیە کە هیچ کەسێکی کە پێش ئەوان ئەمەی نەکردووە و ئەمە بۆ یەکەم جارە ئەم جۆرە لە ینی ئەم هینە مەدەنیە بێتە ناو کایی فشارەوە بۆیە ئێمە بە هەموو شێوێ پشتیوانیانی دەستخۆشییان لەکەین و پێمان وایە بەردەوامبوونیان ئەمە ئەرکی خۆیانە ئەیانەوێ بەردەوام بن ئەیانقینە سەر و سەر چاوێمە بە هەموو شێوەیەک پشتگیریانەکەین خۆیان وازەهێنن بە هەمان شێوە پشتگیریانەکەین و هەموو داواکاریەکانیان ئێمە لە بەغدا بە دوواداچوونی بۆکەین وواکەین کە جێبەجێ بکرێن ئینشاءڵڵا. بەڵام وەکو ئەزانن موچەی مانگی 12 لە لای حکومەت یاریێمی کوردستانی ماوە بەسەر چووە ئەو ئەبێت دابەشی بکە.